چارەنووسی دۆناڵد ترامپ یەکلایی کرایەوە و لەسەر نەخشە هەڵبژاردنەکان کۆتایی هات. ترامپ لە بارەی بڕیارەکەی دادگای کۆلۆرادۆوە دەڵێت وڵاتەکەمان بۆتە کۆماری مۆز. ڕۆژی سێشەممە دادگای باڵای ئەمریکا لە ویلایەتی کۆلۆرادۆ لە بڕیارنامەیەکی دابڵاوی کردوتەوە و ڕایگەیاند دادگاکە گەیشتۆتەوە ئەنجامەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەپێی بڕگەی سێمی مادەی چوارەمی هەموارکراوی دەستوری ئەمریکا دۆناڵد ترامپ شایستەیەوە نیە وەک سەرۆک خزمەتی ئەمریکا بکات. بەپێی بڕیارەکەی دادگای باڵاش ناوبراو ناتوانێت خۆی کاندید بکات بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا کە بڕیارە لە کۆتایی ساڵی ئایندەدا بەڕێوە بچێت. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی بڕیارەکەی دادگای باڵای ویلایەتی کۆلۆرادۆ بۆ بێبەشکردنی لە خۆ کاندیدکردن بۆ هەڵبژاردنە سەرەتاییەکانی ویلایەتی کۆلۆرادۆ وتی ئەمریکا بۆتە کۆماری مۆز. بە گوێرەی ڕۆژنامەی هێڵی ئەمریکی ترامپ لە پلاتفۆرمەکانی خۆی نووسیویەتی چ شەرمەزاریە بۆ وڵاتەکەمان چ ڕۆژێکی دڵتەزێنە لە ئەمریکا. نووسیوشێتی هەموو دۆسیانەی ڕوبەڕووی دەکرێنەوە لە دادگا کاری وەزارەتی داد و کۆشکی سپیە. جۆناسان تورلی مامۆستای یاسا لە زانکۆی جۆرج واشنگتۆن لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی فۆکس نیوز ڕخنەی لە بڕیارەکەی دادگا گوتوگوتی بۆ ئەو کەسانەی دەڵێن هەوڵی پاراستنی دیموکراسی دەدەین ئەمە دژە دیموکراسی ترین کردەوەیە کە تا ئێستا بینیومە. ترامپ وەکە میشا سەرقاڵی هێرشکردنە سەر نارە سیاسیەکانێتی و بە چەق و کێش و حەشەرات ناویان دەبات. خۆشی بە تاکە کەس دەزانێت کە بتوانێت ڕێگری لەسەر هەڵدانی جەنگی جیهانی سێم بکات. هەروەها بایدن وەک سەرۆکێکی پاوەنخواست دەبینێت و پێی وایە ئەو لە پشتی کێشە سیاسیەکانێتی دەشڵێت چونکە دەزانن هەڵبژاردندا بەخراپی لێیان دەبینەوە بۆیە دەسوەردان دەکەن لە کاروباری دادگادا. دادگای باڵای ئەمریکا ڕۆژی سێشەممە بەپێی دەستوور ڕێگری لە خۆکاندیدکردنی ترامپ کرد بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا. لە بڕیارەکەی دادگادا هاتووە ترامپ لە پژاژاوەکانی مانگی 2021ەوە بووە کاتێک ئەنجامەکانی هەڵبژاردنی سەرۆکی ئەمریکا لە بەرژەوەندی جۆ بایدن یەکلایی بووە و بۆ پیشاندەران و لایەنگرانی ترامپ هێرشیان کردە سەر بینای کۆنگرێسی ئەمریکا. دادگای باڵای ئەمریکا ڕێگەیاندووە ترامپ لە پژە واژاوەنەوە بوو دامەزراوەکانی ئەمریکای بە تەزویر و فروقات تۆمەتبار کردووە. ڕۆژێک دوای دەرچوونی ئەم بڕیارە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند دۆناڵد ترامپ سەرۆکی پێشوو لەسەر پارتی کۆماریەکان بە دڵنیاییەوە پشتگیری لە یاخیبووەکانی ساڵی 2021 کردووە و هیچ گومانێکمان نییە لەسەرەوە. هەرەمڕۆ 16 ویلایەتی دیکەی ئەمریکا چوونە پاڵ بڕیارەکەی دادگای باڵای کۆلۆرادۆ پشتگیری خۆیان دووپات کردەوە و داوا دەکەن دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ساڵی 2024 دوور بخرێتەوە.